کەلسوم لە ساڵی 1932 بۆ 1933 هاتۆتە شاری بەغداد لێرە گۆرانی وتووە لەم ئوتێلە ماوەتەوە. ئوتێلەکە ئێستا بووە بە وێرانە. سڵاوتان لەبێت لە یەکێک لە کۆنترین و بەناوبانگترین شەقامەکانی شاری بەغدای پایتەختی عێراقم، ئەویش شەقامی ڕەشیدە. لەناو کووردا زۆر باو بووە، ئەگەر شوێنێ قەرەباڵغ بووە شەقامی قەرەباڵغ بووە دەیانوت دەڵێی شارع ڕەشیدە. ئەمە شەقامی ڕەشیدە. شەقامەکە لە باب المعظەمەوە دەست پێ دەکات کە ئێرەیە و کۆتایی دێت بە باب الشەرقی. لە ساڵی 1992 ئەم شەقامە بنیادراوە لە بەغا، ناوەندێکی گەورەی هونەری و مۆسیقی و ئەدیب و ڕۆشنبیران بووە لەم شەقامە کۆبوونەتەوە. کۆمەڵێک ئوتێلی بەناوبانگی تێدا بووە. یەکێک لەو ئوتێلانە ئوتێلەیە لە دەستە چەپی منەوە، ئوتێلی هیلال، کە بەوە بەناوبانگە لێرە کە کەلسوم لە ساڵی 1932 بۆ 1933 هاتۆتە شاری بەغداد لێرە گۆرانی وتووە لەم ئوتێلە ماوەتەوە. ئوتێلەکە ئێستا بووە بە وێرانە، ژێرەوەی دوکانی ئەنتیک و شتی کۆنەفرۆشیە. بەشێکی زۆر لە دوکانەکان ئەو کارە دەکەن، بەڵام ئەم ئوتێلە ئێستش هەم لە لای خەڵکی بەغدا و هەم لە لای ئەو گەشتیارانەی دێنە شارەکە هەرچەندە داڕوخاوەتە سەریەکە ماوەتەوە و وەکو یادگاریە کە کەلسوم کە هونەرمەندێکی گۆرانی بێژی بەناوبانگی میسری بووە کە هاتۆتە بەغدا لێرە ماوەتەوە. سەرەڕای ئەوە محەممەد عەبدولوەهاب هونەرمەند، هەروەها چەندین هونەرمەندی ناوداری تری جیهانی عەرەبی هاتوونەتە بەغدا لەم ئوتێلانەی ئەم ناوچەیە ماونەتەوە. شەقامەکە جگەل لە هۆتێل چەندین قاوەخانەی بەناوبانگی تێدا بووە، لە قاوەخانەی شابەندەر، قاوەخانەی حەسەن العەجەمی، قاوەخانەی زەهاوی کە ئەمانە بەشێک بوون بە بەشێک لە کللتوری عێراق و کللتوری شارەکە وەکو بەغدا. لێرە لە کۆمەڵێک سینەما و هەروەها لە شەقامەکە کۆمەڵێک هۆڵی شانۆیی لێیە کە بەوە بەناوبانگە هەتا وەکو ئێستش لە بەغدای پایتەخت ناوەندێکی ڕۆشنبیری و فکری بووە و سەرباری ئەمانش کۆمەڵێک بزوتنەوەی سیاسی هەر لەم شەقامەوە لە شەقامی ڕەشیدەوە لەم مەیدانەوە سەریان هەڵداوە، چالاکی سیاسی ئەنجامدراوە. بۆیە تاوەکو ئێستش شەقامی ڕەشید لە هیزر و فکری عێراقیەکاندا بووە بە کللتور و بووە بە یادگاریەکی شیرین و ئێستاش وەکو شوێنێکی میلی بەغداد چەندین دوکانی تێدا، چەندین قاوەخانەی تێدایە و خەڵک ڕۆژانە بۆ کڕینی کەلوپەلی ئاسایی خۆیان ڕوو لە شەقامەکە دەکەن. ئەمە شەقامی ڕەشیدە، پێیان دەوت شەقامی خەلیل پاشا چادرچی. ئەم شەقامە لە ساڵی 1916 کراوەتەوە. ئەو سەردەما کاتی شەڕی یەکەمی جیهان بوو. دەوڵەتی عوسمانی شەقامەکەی دروست کرد چونکە پێویستی بوو بۆ گواستنەوەی سوپا و سەربازەکانی لە شەڕەکەی لەگەڵ بریتانیا. ئەمە دێرینترین شەقامە لە بەغدا. زۆربەی کۆمپانیا و مۆزەخانە و هوتێلەکان هەر لەو شەقامن. ئەم شوێنەش کە ئێستا ئێمە لێی وەستاوین هوتێل هیلالە کە کەلسوم و نازم غەزالی و هونەرمەندە دیارەکانی عەرەب گۆرانیان تێدا وتووە. ئەم هوتێلە سەردەمی خۆی بەسەر سەربازگەیەکی سوپای عوسمانیدا دەیڕوانی. چەند ژێرزەمین و حەشارگەیەکی تێدا بوو کە تا ئێستاش وەکو خۆیان ماونەتەوە. کەلسوم 2 ساڵی جیاواز لێرە گۆرانی وتووە. جارێکیان لە 1932 ئەوی دیکەیان لە ساڵی 1940 بوو. ساڵی 1932 گۆرانی بەغداد یا قەلعەت الئەسوەدی وت. ئەم گۆرانیەی زۆر دەنجیدایەوە. جارەکەی دووەمیش لە ساڵی 1940 کاتێک گۆرانی دەوت کەسێک گۆرانیەکەی پێبڕی. ئەویش ئاهەنگەکەی وەستاند و دواتر لە قونسوڵخانەی مسر تەواوی کرد. ئەو کاتەی لە هۆتێلەکە چوە دەرەوە شاعری بەناوبانگ معروف ڕەسافی شوێنی کەوت و داوای لێبوردنی لێکرد کە ئەو کەسە سەرخۆش بۆ گۆرانیەکەی پێبڕیوە. هوتێلەکە لە ساڵی 1247 کۆچی دروست کراوە. تەمەنی خۆی دەدات لە 200 ساڵ یان شتێک کەمتر. 200 إلا 200 وشوية.